ئازیزانم سڵاوتان لەبێت ڕەنگینم دووبارە هاتمەوە خزمەتتان لا بەسەرکردنەوەی خانوێکی دیکە. کات ماندووە تەمەن فریای گێڕانەوەی متمانێکی تر ناکەوێت. ئەمە ئەو دێڕۆتە ڕووپڕانەیە کە هۆنینەوەیان دنیایەک چێژی نەبراوەمان پێبەخشێ بە شێوەیەک ڕۆح تا دوا هەناسا وابەستە بێ بەو ئاواتی کە ئێوێ ئاسوودەی خۆی تیا بدۆزێتەوە. چاندنی ئەم متمانە جوانەش لە ڕۆحەکانمان بۆ جوانی و سەلیقەی نووسینی خات و کەژاڵ عەلیە گەڕێتەوە کە دنیایەک جوانی لێبارێ کە ئەمڕۆ هاتوومەتە خزمەتی و ئەمەوە خزمەتی بکەم. سڵاو لێبێم کاتت باش خات و کەژاڵ سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم میوانداریە. سڵاو ڕەنگین جان یاخوا بەخێر ویسترچاو ئاوادانت کردەوە تۆ خۆت کەسێکی ئاوادانی فەرهەنگێکی گەورەشی بەخێر ویسترچاوە. هەمیشە جێگەی شانازین ئومێد دەکەم کە بتوانم ئەمڕۆ خزمەتت بکەم. سەرەتا پێشێ بچینە سەر گفتوگۆکان و باسە سەرکەوتن و ئەزمموی تۆ بکەین وەک هەمیشە کە یاسای لە پرۆگرامەکە سیڤێکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە پێکەوە بینەری ئەگەین و دواتر دەست بە گفتوگۆکانەکەین. فەرمونون با پێکەوە بینەری ئەم سیڤێ بین لەسەر ژیانی خات و کەژاڵ. کەژاڵ عەلی ئەحمەد لاڕانیا لا بنەماڵەیەکی شۆڕژگێر هاتوۆتە دنیاوە. لا پەیمانگەی پزیشکی سلێمانی بڕوانامەی بەدەستهێناوە. لا کۆتایی هەشتاکانەوە سەرقاڵی نووسین و ئەدەبیاتە و لا زۆربەی گۆڤار و ڕۆژنامە و کتێب و سایت و پێگە ئەلکترۆنیەکان بڵاوکراوەی شاری و ئەدەبی و سیاسی و کۆمەڵایەتی هەیە. لا تیڤی و رادیۆکانیش چەندین چاوپێکەوتن و دەقی شعری و ئەدەبی و ڕۆژنامەوانی بڵاو کردوێتەوە. لا ساڵانی 1996 بۆ 2000 بەرپرسی بەشی ڕاگەیاندنی مافی مرۆڤی ژنانی ئیرانیە بووە. ئەندامی یەکێتی نووسەران و بەرپرسی سەنتەری ئازادی لاوانی ئیرانیە بووە و وەک چالاکوانێکی کارەی جێندەر و پرسی ژن و مافی مرۆڤ چەندین کار و چالاکی مرۆیی و ڕێکخراوەیی بە ئەنجام گەیاندووە و چەندین ژنی لا هەڕەژەی کوشتن و توند و تیژی و دەستدرێژی و خۆ کوشتن ڕزگار کردووە. لا ساڵی 2000ەوە لە کوردستان دەرچووە و لا شاری زیورخی وڵاتی سویسرا نیشتەجێ بووە. ئەندامی هەیڤە سوورا ڕۆژئاواییە و چەندین کەمپینی هاوکاری مادی و معنەوی بۆ کوردستان کردووە و هاوکات ئەندامی کۆنگرەی نەتەوەی خولی پێشووی کوردستان کەنەکەیە. بەشداری چەندین کۆڕ و کۆنفرانس و کۆنگرۆ و فیستیڤاڵی ڕێکخراوەی و نەتەوەی و جیهانی و پەرلەمانی ئەوروپای کردووە. لە ئێستادا سەرپەرشتیاری ڕێکخراوە دیموکراتیەکانی سویسرایە و خەریکی کار و چالاکی هونەری و ئەدەبی و سیاسیە. دووبارە سڵاوتان لێ بێ خۆشەویستان هەروەکو بینیتان لە سیڤێکە کە خات و کەژاڵ پڕە لە وزە پڕە لە چالاکی پڕە لە ناخ و دەرونی بە تایبەتی ئەو نووسینانەی کە ئەیکا پڕە لە دێڕی جوان پڕە لە ئاراستەکردن پڕە لە هۆشیاری بۆ کۆمەڵگا توانی بێتیکەوە هەموو نووسینەکانی بۆ ئێمەی خانم ببێتە پێشڕەویەک بۆی کە ئێمەی خانم کاتێکە دینە مەیدان کە ئەمانەی وزەی خۆمان بهێنینە کار کە ئەمانەیە خۆمان بۆ کۆمەڵگا بسەلمێنین بتوانین کەوا هۆشیاریەک بەدەست بهێنین لە هەر دێڕێکی ئەو لە هەر دەقێکی ئەو. سەرەتا خات و کەژاڵ دووبارە سڵاو لەبێ پێم خۆشە بە بڵێن کۆپلێ شعری تۆ دەست پێ بکەم و پاشان دەسەکەین بە گفتوگۆکان. خۆم لێرم دڵم لە کەرکووکە سرم لە کرماشان دەستم پڕ لە نزا چاوم لە ئیمرالی ڕۆحم لە دەباشان نازانم چۆن ئەژیم بێخانە بێ ئەندامەکانی بەدەنی نیشتیمان. دەستە خۆش بێ بەڕاستی دێڕێکی زۆر زۆر جوان کۆمەڵە گوشەی دانسقا و هەمیشە بە سەلیقەی لە نووسینە. خات و کەژاڵگیان سەرەتا پێم خۆشە بە شعرێ دەست پێ بکەیت دواتر دەست بە گفتوگۆکانەکەین. فەرموو. باشە خات و گیان دەست پێ بکەین ئینشەڵڵا. بە شعری ئافرۆدێت دەست پێ دەکەین وەکو یەکەم شعر. ئەم شعرە لە کۆنفرانسی ژنانی کۆمەڵی ئێرانیش لە هۆڵندا خوێنمەوە بەشداری داوەتی کۆنفرانسەکەیان بووم لێش خوێنمەوە بە دەنگ و ڕەنگی خۆشم لە یوتیوب بڵاو کراوەتەوە حەزم کرد لێرەش بۆ ئێوەش خوێنمەوە. ئافرۆدێت زیورخ 2015 لاوەندی من بەر لەوەی بێیتە بەردەمم بەر لەوەی بەناوە جاخی کازیوەدا جڵەوی خۆر بگری و تفاقی دڵی من بخەی وەک دڵبەرێکی دڵپەروەر ئازایەتیت یەکلاکەوە
سێبەرەکەت کە بە قوفڵی هەتاودا و قارەمانیت بێنە سەرڕێم سەری هەموو کۆڵانەکانی عیشقم لێ بێنەوە یەک ڕوحم بکە بە 1000 پارچەی سڤارۆڤسکیەوە وەک بابایکی باب مردە بابانوێرانم کە بەخۆت باڕێ نەبەمەوە سەرخۆم جارێکی کە وەرە بەرامبەرم بەوە وەک تیرهاوێژێکی عاشق لە جیاتی تیرێکی ژەهراوی ماچێکی ئازادیم تێگرا لە جێی جفڕەیەکی خوێنین مەسیجێکی ئەویندارم لەگەڵ بگۆڕەوە لە بری خەیاڵێکی وێران خەونێکی ئاوەدانم پێوە ببینە لە بری کڵاوەیەکی ئەتۆمی کڵاو ڕۆژنەیەکی ئارامم بەسەردا واڵاکە لە بری پیلانێکی دڵڕەش جواتێکی دڵ بە خوێنم بۆ پێک بێنە لە بری خەنجەرێکی ژەنگن قەڵایەکی ئارام بە لە پشتم وەک سەربازێکی هەڵاتوو خۆت بخە پەنای ژنێتیم هەموو ئاماژەکانی مێتیم بپشکنە دەست بخە سەر قوڵترین برینی مێژوم دوایە من کۆدی کچێنیم بدۆزەوە ئاخرین خاڵی خەبات و بەرخۆدانم بکە بە هیوا و ئامانج با هێڵە گەرمەکانی تەماست بۆ پڕکەم لە سروەی عەشق قۆڵە گۆشتنەکانی شەڕگەت بۆ ڕوودکەمەوە لە خەبات شاگەشکەکەم بە هێشووی کچێنیم هەموو سەرکەوتنە سوورەکانمت پێ بدۆڕێنم وەرە لە عاشقبانێکی شۆڕژگێڕەوە بمکەوە بە شۆڕژوانێکی عاشق لە خاتوزینێکی تەفگەرەوە بمکەوە بە تەفگەرێکی خاتوزین لە مارشێکی تۆندڕەوەوە بمکەوە بە مێلۆدیەکی حەزین بە گۆرانیەکی غەمگین بمبەوە بە هەشتەکانی لەگەڵ تۆ بوون بمکەوە بە ئەفرۆدێتەکەی خۆت بە نێفەرتیتیەکەی سەر تەختی ژنێتیم جوانە دەست خۆش بازی هەمیشە بمێنی خات و کەژەڵ سەرەتا بە پرسیارمانەوە لەوە دەست پێ بکەین کە وەکو هەموو شاعیرێکی دیکە وەکو هەموو لاوێکی دیکە کە لە سەردەمی خۆتەوە کا لە تەمەیەکی بڵێن لە هەڕەتی لاوێتیەوە لە گەنجێتیەوە کە تۆ دەسە بە نووسین کرد ئەمێ بزانم کە قەڵەم گرتنت کەی و لە پێناو چیدا یاداش کرد ڕەنجین جان ئێمە لە سەردەمێکدا دەستمان بە نووسین کرد کە چۆلەکەی مێش پێ جایز نەبوو لە بەردەرگاوە بڕوایە لە بەردەم دەستگا و ئۆرگانەکانەوە ڕێبکە ئێمەش ژنانێک بووین ژمارەمان برە پەنجەکانی دەستێنە دەپەڕی زۆر بەکەم بەڵێ هەر یەکەمان لە شوێنێکەوە دەرکەوتین هەر یەکەمان لە معانات و ئازار و نەهامەتیەکانی میلەت و دەور و بەر و کۆمەڵ و خێزان و دراوسێ و مەکتەب و ڕەفیق و برادەر و ئەوانە ینی کەسانێک بووین کە ئەم ئازار و معاناتانەمان لە ناخمانە هەست پێ دەکرد هەر یەکەمان لە لای خۆمانەوە بەبێەوەی ئاگادار ببێ کۆبوونەوەیەکمان کرد یەکماندی بێ چەند ژنێک لە پڕێکا دەرکەوتین لە هەشتاکان لە ساحەی ئەدەبی و تەنانەت دواتریش سیاسیشە ئەوە گەڕێتەوە بۆ پێشینەی زۆر قوڵ لە یادەوەری مندا خۆشەویستی من بۆ باوکم لە دەستدانی براکانم مەرجی براکانم ئازار و معاناتەکانی ژنیەتی ژنبوون مێبوون ئەمانە هەمووی ڕەجیان هەبوو لە مناڵی بێگومان ڕەجیان هەبوو لە مناڵی منە و من کەسێکی زۆر حەساس بووم و زۆر هەستەوەر بووم تەنانەت بەرکەوتەشم کەم بوو لەگەڵ دەور و بەر و ئەوانم تەنیا بە هەستەکانم بەرکەوتەم هەبوو زۆر ناسکتر بووم لەوەی کە بڕۆمە دەور و بەرەوە بەر هەموو شتێک بکەوم بەس بە هەستم زۆر لە پێش خۆمەوە بوو عەقڵم زۆر لە خۆم گەورەتر بوو ئیتر کاتێک مانزانی من یەکەم شعریشم بۆ براکەم نووسی بۆ لە دەستدانی برا گەورەکەم لەبەرەوەی زۆر هاوڕێ بووین بێکەوە جارێک کەش ئیشارەتم پێداوە واتە بە ئازار دەستت پێ ئەکید بە ئازار دەستمان پێکردووە کچی ئەم کلتورە بین هەرە بێ بە ئازار دەستمان کۆمەڵێ ئەوەنە معاناتی کۆمەڵگا ئەوەنە دابوو نەریتی
چەق بەست و ئەوەندە بیری تەسک و ئاکاکەوە تۆ ڕوبەڕووی کۆمەڵێک ئازار بیتەوە بەدەر لە دەستدانی کەسە نزیکەکان جا ئەو سەردەمەش کۆمەڵێک زەحمەتی تر هەبوو یعنی لە هەمان کاتە من ئەمەوێ بزانم کە لەو سەردەمەوە هەروەکو خۆت باست کرد یعنی کۆمەلگایەکی داخراو بوو کۆمەڵێک ژن بە بوێرێکی زۆرەوە هاتنە مەیدان وتوانیان کەەوە خۆیان مسلمێنن تۆ شۆک و خانمێک کە خۆشت تا ڕادێک دوورە پەرێزی کۆمەلگا بووی بەڵام خانمێکی هەستناسک بووی لە ناخەوە چۆن توانیت لە کۆمەلگایکی ئاوها داخراوە بتوانیتەوە سەر دەربێنیت و ڕوبەڕووی کۆمەڵێک ناڕەحەتی ببیتەوە چۆن بەرگەت کرد چۆن توانیت شعر بوو بە باڵانسێک لە نێوان من و ژیان بەڵێ هەستم ئەکرد شعر ئەو گۆتانەیە کە هیلاک ئەبووم بەسەریەوە ئەوەستامەوە بیانوویمانەوەی من بوو لەگەڵ ژیان یاخود بڵێم نووسین بەگشتی و من بە حکمی ئەوەی لە مافی مرۆڤی شائیشم کردووە توانیمە لەو دنیا خۆبەخشەشدا خۆم ببینمەوە بوونی خۆم بسەلمێنم تەنانەت کە من چوومە ئەوروپا و دوور کەوتمەوە لەو کایە تا ڕادەیەکی زۆر نەخۆش کەوتم نەخۆشیەکی سەخت کە هیچ لە دکتۆرەکان نەیانەتوانی پێی پێبەرن بزانن چیمە هیچیشم نەبوو خوێنم پاک بوو فەحس و شتیشت کرد هیچ عیبێکت نەبوو نەما فەحس و فحوزاتم بۆ نەکەن یەک مشکیلەم نەبوو نە لە خۆمانە لە خوێنما ئەوە ئەم بینن یەک مشکیلەم نییە لەبەر چاوم یەک کێشەمتیانی وەکو کاژ وەکو فۆڕم بەس لە ناومە کە من لەو جیهانە خۆبەخشیەدا بڕام و من لەو شەڕەمانەوەیە بۆ ژیان و مانەوە بۆ ژیان دابڕام هەر لە خۆمەوە هەستم بە هیلاچیە کرد هەتا ڕێکەوتم لەسەر ئەوەی کە عالەمێکی وجودی دروستکەم لەوێ بۆ خۆم زۆر هیلاک بووم زۆریشم بازدا هەر ئەوە ژوای کرد کە من نەتوانم بخوێنم لەوێ تەنیا لە مەجالی زمان و بواری فێربوونی زمانە پێشڕێ بکەم دواتر هەتا تۆزێ خۆم دۆزیەوە چەندین ساڵی برد 7 ساڵێکی برد ئیتر دوای ئەوە وردەسەیم کرد کە من یعنی دنیا ڕاستە کولتورەکان جیاوازن بەڵام گۆی زەوی بە خۆی گشتی دوجار گوندێکی بچووکە ئەگەر تۆ لەسەرەوە سەیری بکەی ئەتوانی خۆت بدۆزیەوە ون ناڕی و من توانیم دیسانەوە بێمەوە سەر ڕێچکەی نووسین و ڕێچکەی خەباتی سیاسی و ڕێچکەی ئەدەبیات و بەردەوامی خاتو کەژاڵگیان ئەمەوێ بزانم تۆ بە ئازار دەست پێ کرد هەر خانمێکی دیکە سەرچا لە موعاناتی خۆیەوە دەست پێکە لە ئازاری ژنێتی خۆیەوە دەست پێکە کاتێک کە تۆ بە ئازار دەست پێ کردووە ئتر ئایا لە دەستدانی کەسە نزیکەکان بێ یاخود موعاناتی ژنێتی خۆت بێ یاخود سەبارەت بەو ناڕەحەتیانەی کە لە ڕێگی کۆمەلگا و ڕوبەڕوت ئەبێتەوە من ئەمەوێ بزانم کە لە ڕێگەی نووسینەکانتەوە توانیوتەکەوە ئارامەیەکی دەرونی بەدەست بهێنێت توانیوتەکەوە دات ماڵێ لە ئازار ئەکید نووسین پرۆسەیەکە کە تۆ ئەچیتە ناوی کە تۆ ئەو معاناتانە بەیانەکەی لە ناو نووسینەکەیە لە ناو پرۆسەکەیە ئەکید خۆتیت یادۆزیتەوە جین ناتوانانی بەردەوام بی من ئەو کاتانەیە نووسم خۆم نیم و ئەو کاتانەی کە ئەنووسم هەستەکەم لە ناو کەشتیەکەم مەستم ئاگام لە دەوروبەری خۆم نییە هەستەکەم کە بە شیراعەکانی چارۆگەکانی شەڕی ڕەشەبایمانەوە ژیان ئەەکەم هەستەکەم هەنێک جار هەستەکەم ژیان پیر بووە نووسین ئەو تام و چێژ و ترش و خوێەیە کە ئیتر تامەداتەوە بە ژیان ئیتر نووسین وای لێدێ ئەبێتە شتێکی زەرورەت لە ژیانی لە ژیانی تۆ توای بڵێ بێ ئەو هەڵناکەی زۆر باشە خاتو کەژاڵگیان بڵین من ئەمێ بزانم کە تۆکو شاعرە لە بەرەوەی زیاتر لە بوارەکە قوڵ بوویتەوە شعر زیاتر لە واقعیەتەوە دێتەبوون یاخود لە ئەندێشەوە دێتەبوون یاخود گرێدراوی هەردوو بابەتەکەیە شعر بریتە لە عەقڵ و هەست و سۆز ینی هەردووچیان یاریەکەن لە ناو شعرا دوجار تۆ واقع ئەهێنیتە ناو خەیاڵەوە تەرجومەیەکەی لە ناو چنینێکی زمانەوانی گشتی هەنێک جار تایبەتە دێ ئەم پرۆسەیە مارەساکە دوجار ئەوەی کە دێتە ئاراوە زمانێکی جیاوازە لە زمانی گشتی زمانێکی تایبەتە لەوەی کە ڕۆژانە بەکاری دێنین ئەمەیە کە شعر جیاکاتەوە لە کایەکانی تری ئەدەب و نووسین واتە توانی بڵێ تێکەڵاوی هەردوو گرێدراوی هەردوو هەردووچیان یاریە لە بەرەوەی پەیوەندی بە هەست و سۆز و عەقڵ بیرکردنەوە بێگومان نە خەیاڵە بە تایبەتی و نەواقعیشە عەقڵ و واقعی تر شتێکن کە دنیابینی تایبەتی
ئەو ڕۆژانەی ئەو کایانەیە کە ئێمە تیاژین بەڵام کە لەگەڵ خەیاڵاگری ئەدەیتەوە ئیتر ئەوەی لێ پێک دێک پێڵن شعر و نووسین. زۆر باشە لە بواری ئەدەبیاتە پاشان لە هەمان کاتاوەکو چالەکوانێکیش لە ڕێکخراوەکان تۆ کارت کردووە لە پێناو مافەکانی مرۆڤ بەگشتی و ژنان بە تایبەتی. ئەم تێکەڵبوونە چۆن توانیتەکەوە هەڵسەنگی لە هەردوو بوارەکە ڕاگری چونکە ئەو بای خۆی ماندووبوونی ئەوێت و کار و چالاکی بەردەوامی ئەوێت لە هەمان کاتە نووسین و جیهان و دنیای ئەدەبیاتیش بە تایبەتی کاتی ئەوێت. باشە چۆن توانیتکەوە لێەوە هەنگاو بۆ بەدەستهێنانی مافەکانی مرۆڤ بنی؟ بەڵێ خۆی دیاریکردنی خۆم بۆ ئەو کای ئیشی تیاکەم کاتی خۆی وەکو دەستپێک مافی مرۆڤ بوو ئەو ئۆرگانە بوو کە من خۆم تیا دۆزیەوە لە مافی مرۆڤ ئەمتوانی هاوکاری ژنانیش بکەم ئاماتەکانی ژنان بکەم و هاوکاری پیاوانیش بکەم لەبەرەوەی بەڕای من ژن و پیا و دوو ڕەگەزی ڕاستە جیان بەڵام مرۆڤن هەردووچیان مرۆڤن ئیتر ئایا چەند ژن باڵاترە لە پیاوە یان پیا و باڵاترە لە ژن ئەمەیان تا ئێستا هەر مناقەشەی لەسرە بەڵام ئێمە ئەگەر بین بەگشتی سەیری بکەین ژن بوون لەبەر ئەوەی خۆم ژنم هێنانە کایەی یاریکردن و یارمەتیدانی کەیسی ژن بوون لە مندا شتێکی بەرجەستە واقعی بوو کە من خۆمم تیا دۆزیەوە و من لەو بوارانەدا پێشڕەوی چاکم هەبووە دەیان ژنم لە کوشتن و لە تونند و تیژی ڕزگار کردووە کاتی خۆی لەو مەجاالەیە کە ئیشم کردووە لە ڕانێ بووم هەڵبەت. ئیتر هەنێک ژن هەیە تا ئێستش لە یادەوەری ماونەتەوە کە ڕزگارم کردوون لەبەرەوەی بە مستحقم نەزانیون بگەنە ئەو شوێنە کە من ببم بە فریاد ڕاستیان بەڵام ئیتر کە ئەو پرۆسێژ ئەنجامەدەی ئیتر لە خۆتەوە نەوەیەک لە هەست بە ئاسوودەی هەستەکەی کە ئیتر تۆ فریشتەی زانی هەستەکەی فریشتەی هەز ناکەی ئینسانی شتێکت کردووە کە لە توانای ئینسانەکانان نییە ئەوە گەورەترین چێژەکە لەم ناماوەتەوە منی هێشتەوە تا ئێستا ئەو بە تایبەتی لایەنی مرۆڤایەتیە ئەو مرۆڤ دۆستیە کە تۆ لە پێناو مرۆڤێک خۆت ماندوو بکەیت یعنی هەست بەو بکەی کە بوویتەوە هۆی یارمەتیدانی ئەو کەسە بوویتەتان فریاد ڕەسێک ئەگەر بە تەواوەتی نەتوانی بێ کێشەکەی بنەبڕ بکەی لە هەمان کاتە توانیتە کە هەنگاوێک بنیت و ببیتە ئاسوودەییەک بۆ ڕۆحی. یەک شتم بیرکەوتەوە جارێکیان ئەو مامۆستانە شوێنێک هەیە لە دوای مەکتەبەوە مناڵی بۆ دەچێت لە ئەوروپا جا کوڕە بچووکەکەم داخل کرد بوو لەو شوێنە مامۆستایەکەی زوو بوو بە ڕەفیقی من ژنێکی زۆر کراوە و تێکۆشەر بوو ژنێکی سویسریە ناوی ماریانە جا ماریان کە منی بینی زۆر تێکەڵاو بوو لەگەڵ من دواتر من پرسیارم لێ کرد وتی ژنی کوڕێکی فارس بووم 4-5 ساڵ لە ئێران ژنی ئەو کوڕە فارسە بووم بەس خۆشیشم ویستەوە بەڵام ئیتر لەگەڵ کولتورەکە نەگونجاوم گەڕاومەتەوە دڵیشی هەر لای کوڕەکەش بوو هەتا ئەوەش ئیتر زۆر زوو لەگەڵ من تێکەڵ بوو تەنانەت وتیشی من زۆر معجیبم بە کولتوری خواردنی شەرقی ئیتر جارێک من قورمە سەبزی و ئەو شتانم بۆ لێنا زۆری پێخۆش بوو جا باسی ئەوەمان جێڕایەوە مەسەلەی خۆبەخشی و پێشکەشکردن خۆبەخشی بڵێن هاوکاریکردن کوڕەکەشم ئەو ڕوحیەتەی تایە کوڕە بچووکەکەم جا مامۆستاکەی لەوە منی ناسی سپاس دەکەم وتی سان لە مەکتەب لە منداڵە هەر خۆبەخشەکانە ئەوەندە حەزەکە چون دەستی گرتم کوتی من دروکە دیداومەوتی من دەست دەکوشم کە توانیتە ئەو مناڵە بۆ ڕوحیەتە گەورە بکەی کە هەر لە ئێستاەوە حوبی تەبەڕوعی تێدایە ئیتر من زۆرم پێخۆش بوو وتی من دڵنیام ئەوەی لە تۆ وەرگرتووە چکم ئەها ئیتر منی ناسی وردە وردە تر ئەو شتانە خۆشەکە ئینسانتیا بوو بێە هەستی پێ بکە کە هەیەی من زۆر شتێ تیاما بۆ لەوێ هەستم پێ کردووە کە تیامایە ڕاستە یەک لەوانە شعریەتە کە لە منایە ویکی لەوانە کە من حوبی تەبەڕوع و خۆبەخشی خۆش بێ هەمیشە تەمەند درێژ بێ ئینشاءالله بێگومان پەروەردەکردن بەو شێوازەوە دروستکردنی تاکێک بەو شێوازە کە لە ئێستاوە توانین بڵێ لە مناڵیەوە بە سروشتی ڕۆحی هاوکاری تیاابێ دڵنیا بەکە گەورە بێ تاکێکی تەندروست و چونکە لە بەرەدارێکی باش و پەروەردەیەکی جوانی هەیە هەمیشە تەمەند درێژ بێ خات و کەژاڵ پێم خۆشە چیرۆکێک لەوانەمان بۆ باسکەی کە تۆ و فریاد ڕەسێک لە ڕێکخراوەکانی تایبەت بە مافەکانی مرۆ بە تایبەتی ئەو ژمانی کە تۆ کێشەیەکیان هەبوو معاناتێکیان هەبووە کەسێک بۆ هاتۆتە بەردەست لە ڕانیە بووم کاتی خۆی لە مافی مرۆڤ بووم لە ساڵانی پێش 2000ەکان بەڵێ وتیان ژنێک هەیە مشکلەیەکی هەیە بڕۆ با بڕۆین لەبەرەوەی
تەنیا لەگەڵ کەسێکیش بینی بوویان لەبەر دەرگا شتی تر نابڵین لەبەر دەرگا قسای لەگەڵ دراوسەیەکیان کردووە. ژنێکی زۆر ناسک و بڕوان پێ بکە کە من سێرمە کردووە مەزانی فریشتەیە نەمەزانی ئەو ئافرەتە یان ژنە، ینی ئەوەنە نازدار بوو، ئەوەنە گەنج مناڵ 4 مناڵیشیە بوو. تۆزێک جاری وا هەیە لەو دەڤەرە دوورە دەستانە، ینی کچەکان بە زووی خەنە بەر پرۆسەی زەواج و ئەمانەوە بەبێ ئەوەی کە پرسیان پێ بکەن. ئەمانە زۆر ئازاری منیانەدا. مەسئولی مافی مرۆڤمان مامۆستا زیاد بوو، یادی بەخێر، درود و ڕەحمەت لە قەبر و گۆڕەکەی، پیاوێکی زۆر هەڵسوڕاوێکی ئینسانی و مرۆیی بوو. وتی کەژێک وتم بەڵێ، کوتی ئافرەتێک دەڵێن ژنێک کەوتوتە ژێر هەڕەشەی کوشتنەوە دەبێ بە پەلە بڕۆین. ئەوە بوو هەمومان چوین، دەستەیەک بووین لە مافی مرۆڤ کە چوین سیرمان کرد، دەرگاکان قفڵ درابوون و ژنێکیش بەسترا بووە لە ژوورێ و دراوسەکان کەسیان نەیەن دەوێرا بێن بۆ ئەو شوێنە کە ئێمە چوین. بەڵام ئێمە بە حکمی ئەوەی ئینی مەفرەزە و شتمان لەگەڵ بوو داخڵ بووین، ناسراو بووین. کە چوین ئافرەتەکەم دی ڕاست لەچیم، زۆرم بەجێی پیا هاتەوە، ئەگریا لەژێر ئەو بەسترا بۆ بە شتێن و بەشتی تر براکەی بەست بوویەوە. براکانی چوو بوون پیاوەکەی بێنن، نازان پیاوەکەی لە دەرەوە پێشمەرگە بوو، چوو بوون بێنن پێشەوەی پیاوەکە پێشەوەی بیکوژێ، چوو بوو براکەی بێنێ بۆی کە کوشتی بڵێ لەسەر شتێکی شەرەف بووە. بەڵێ ئیتر ئێمە زۆر بەزەیمان بەژنەکەی هاتەوە. مامۆستا زیاد بەڕاستی من زۆر ترسام لەویە، من بچووکتر بووم لە ئێستا، ینی ئازاتی خۆم بوو، من چوون بۆ ئەوە ئەجینا زۆر مەترسیدار بۆ ئەو شوێنە بۆ منیان هێنایە دەرەوە، وتیان خۆمان تۆ بڕۆ بۆ مەڵبەند، ئێستا خۆمان ئەهێنین و ئەمانە. بەس من دڵنیا بووم لەوەی کە مەفرەزەکە گەیشتنە سەری ناترسم. ئەوە بوو من چوومەوە بۆ مەڵبەند، بارگەکەمان لەناو مەڵبەند بوو، بەرەوەی ئێمە بۆە پارێزراو بووینە میشانەمانە کرد. دواتر ژنەکەیان هێنا، طبعاً من چاوەڕێی ژنەکەمە کرد کە هات لە دوورەوە هێنان و ئەوانە بە ترس و لەرز و بە یەک شەوهینی تیا بوو، هاتە ژوورێ بردمانە ژوورێکی بچووکی ناو مەڵبەند. ئیتر سوتفا چۆڵ بۆ مەڵبەند بەرەو ڕۆشتنەوە بوو هەتا هێنامان. ئەو ژنەمان هێنایە، ئیتر دڵم زۆر مرتاح بوو کە ئەو ژنەکە نەجاتی بوو. بەڵام من ئێستاش گلەی لە خۆم دەکەم، ئایا ئێمە چیمان کرد بۆ ئەو ژنانە؟ ئایا ڕێکخراوەکان چیان کرد بۆ ئەو ژنانە؟ ئایا ئەو ژنانەمان کێشەکەیانمان حەل کرد؟ نا، بەس نەمان هێش بکوژێن. یعنی ئێمە ئەوانەمان لە مردنێکی ڕاستە و خۆی گەرم و گوڕەوە ئەخستنە و مردنێکی ساردەوە، ئەمە خستنە شاڵتەرەکانەوە، لەوێ هەتا ئەمردن بەداخ و بە ئاهی بینینی مناڵەکانیانەوە سەریان ئەنایەوە، بەداخ و بە کەسەری هاتنەوە ناو کۆمەڵ سەریان ئەنایەوە. ئێستاش من حەزەکەم ئەو ژنانە ببینمەوە، بزانم جاری باشێ حەزیش ناکەم بیان بینمەوە، لەبەرەوەی دڵنیام بێسە یا تووشی نەخۆشی نەفسی بوون، یا تووشی غەریبی بوون، نێردراون بۆ ئەوروپا و کەوتونە غوربەت و غەریبی و تەنیاییەکی کوشندەوە. ئیتر ئەزانی چۆنە ئەم کایانە، ئەم سێکتەرانە زۆر حەساسن ئیشیان تیا بکەیت، بەڕاستی قارەمانێتی دەوێت. ڕاستە. بەڵام ئیتر ئەوەیە چێکە لە شانازیەکانم ئینسان ئەبێت هەتا ئەمرێ ڕێ لە کوشتن بگرێ، هەوڵیش بدات گۆڕانکاری بکە، هەوڵ بدا ئاشبوونەوە دروست بکە لە بینی ڕەگەزەکانە، هەوڵ بدا تێگەیشتن وشیاری دروستکە لە بینی، ینی ئەبێ پیاوەکان وشیار بکرێنەوە لەوەی کە هەنێک شت هەیە وا قورس نییە وەکو ئێوە گرتوتان، ژنەکانیش وا پەروەردە بکرێن کە تەسلیم بە زۆر شتی نەزوە نەبن، کە زۆر شتی هەڵە نەبن، ژیان سەختە، سەربەستی و ئازادیان بۆ ڕوون بکرێتەوە، چۆن بەکاری بهێنن، بۆی کە بۆ بەرژەوەندی تاک و بۆ نەفسیەتی خوان و خۆویستانە بەکاری نەهێنن، بۆی بەلاڕێیان نەبرێن و نەبنە نمونەیەکی خراپ لە کۆمەڵ. من ئەمەم جێڕاشەوە جارێکیان لە لاپەڕەکەی خۆم لە سوشیال میدیا باسم کرد، کۆمنتێکی زۆری شاتە بوو. دەستە خۆش بێ، هەمیشە جێگەی شانازیت پێمان خۆشە گومان لە شیعرێک بێت. عەزیزی منی سوپاس دەکەم. لەگەڵ گردی هەموو بەیانیەک، ژنێک، دایکێک، چەپچێک، تیشکی ڕژاو، کچێک، پێدەشتێک لە هاوار، لەگەڵ هەموو گەردی بەیانیەک، ژنێک، مەقامێکی نێژراو بە تریفە، بەیتێک، دەست و پێ بە خەنا، خەنەی پرسیار. لەگەڵ گردی هەموو بەیانیەک، ژنێک سەردێڕی هەواڵێک، نایاسایی خەڵتان بە تیشک، گەوزاو لە خوێنی سپێدا. لەگەڵ گەردی دەرکەوتنی هەموو ژنێک، کچێک،
ئاوازێکی کونکون بە دروشم سەر و بسک دەستکەنەی خۆر دووگیان بە خەونی ئەستێرە بەیانیەکان ژنەکان بە گزنگ دەچێنێ ئێوارە دەیان دوورێتەوە بەداسی کللتور شەو دەیانکە بە سەردولکە سوبحینەیەک ژنێک دەبێ بە باسریشک کیژێک بەبا کچۆڵەیەک بە زرێبار دەستە خۆش بێت هەمیشە بمێنیت خات و کەژاڵگیان ئەمێ بزانم کە هێز و بازووی جوان نووسینت بۆ هۆی دروستبوونی کەژاڵی هاوشێوە وەکو خۆ چونکە کاتێک کە ئێمەی خانم بۆ منە کەسێک پێمان سەرسامە بێت لە هەر بوارێکە بێ یاخۆت لە شتێکە وزەیەکی زۆر باشەیە توانایەکی زۆر باشە ئێمە پێی سەرسامە بین هەوڵە دەین ئەگەر دەقاو دەق وەکو ئەو نەبین هیچ نەبێت لاسایی تواناکانی ئەو بکەینەوە تۆ بووتێتە هۆی ئەوەی کە هاوشێوەی خۆت دروست بێتەوە هەرچەندە من دەمێکە لە ناو وڵات نیم و نازانم کاریگەری من چییە لەسەر دەوروبەرەکەم بەڵام بە حکمی ئەوەی کە من دەڕۆمە هەر شوێنێک ژنانێک کچانێک من دەناسن و هەوڵ دەدەن لێم نزیک ببنەوە و هەتا لە ڕێگای سوۆشیال میدیاشەوە نامەشتم بۆ دێ و کچانێکی هەز ناسک هەز دەکەم کە لە ژێر کاریگەری مندان کەواتە ڕەنگە تەسیرم دروست کردبێ هیوادارم ئەوم کردبێ چکە دوجار هەموو نووسینەکان هەموو تێکۆشانەکان هوەر بە هەموو کایەکانی ئەدەب فێربوون زانست هەمووی شەڕی گۆڕانکاریە لە کۆمەلگایە ئەوە شەڕی وشیارکردنەوە ڕۆشنبیرکردنی ڕەگەزەکانی زیاتر ژنانیش بێت زۆر باشە خات و کەژاڵ بەردەوام ئەبینین خانمێکی زۆر زۆر هێمەیان لەسەر خۆ هەر بە سروشت بە تەبیعەت هەروایت نا بڕوامە کە شاعیر هەروە هێدی و هادی هەڵیش دەچین بەڵام من لەوانم کە کەمترین جار شەڕەکەم شەڕم بیرم ناخەت شەڕم بوو بێ شەڕیشیان پێ فرۆشتوم و غەدریشم زۆر زۆر لێکراوە یعنی لە هەندێک شوێنە هەندێک شتم بیستۆتەوە ئەگەر بە ئاشکرا زانیمە غەدرە تاوانە بوختانە ئەوم زۆر پێ ناخۆش بووە بریناریشی کردوم بەڵام کە سەیری بەرامبەرەکەم کردووە لە ئاستی منانە بووە هەستم کردو پێویست ناکەم منش ئەوەیە زیاتر کە من شەڕ ناکەم هیچ هەڵوێستێکت نەبووە شەڕ ناکەم لە ژیانم شەڕ ناکەم گەورەترین غەدرم لێکراوە من مشکلەکەم ئەوەیە کە غەدرم لێکەن بێدەنگە بم نازانم باشیش نییە بیخەیتەوە ناو کات باش نییە بەڵام هەندێک جار توانین بڵین زۆربەی کات باشترە لەوەی کە مەبەستم شەڕە جوابدانەوە دوو جوابدانەوەیە یعنی جوابدانەوەی دروستکەر هەیە من ئەوەشی کە خراپ من دەبینی حەز دەکەم بۆی ڕوون بکەمەوە تێی بگەێنم تەسقیفی کەم کە جوان بینی ئەو بە جۆرێکی تر بێ دەبێ بۆ ژیان بۆ من بۆ خەڵکی کە یا واقع بینی ئەو بەڵام ئیتر کە ئەبینم ئەو لەو ئاستیانەیە تێبگا بێدەنگە بم زۆر باشە خات و کەژاڵ بەردەوام ئەبینم لە ڕگەی کۆمنت و لە ڕگەی فەیسبوک و چالاکیەکانەوە تۆ کەژاڵ عەلی ئەو کەژاڵ نووری بەردەوام ئاین نزیکەیەکی زۆر لە بینتانە هەیە هاوڕەتێکی زۆر ئەمە بۆ چێگەڕێتەوە کەژاڵ نووری ژنێکی هەڵسوڕاوە و شاعیرێکی بەهێزیشە زۆر بەهێزە بەهێز یعنی ئەزانین چۆنە نووسین دوو جۆرە نووسینی کڕوزانەوە هەیە نووسینی هێز هەیە کەژاڵ نووری لەوانەیە کە لە مەزدەری هێزەوە دەنووسێ ئەنجا من خۆم چونکە وام هەڵبەت بۆ زۆر ڕەخنەشم لێ ئەگرن ئەڵێن تۆ بۆ هەمیشە باسی شەڕ و فیشەک و چەک و ئەو شتانە ئەەکەی لە ناو نووسینەکاندا بەڵام باەک شتت پێ بڵێم من هەمیشە حەزم لێ لە مەزدەری هێزەوە بنووسم کەژاڵ نووریش ئەوەی زۆرتیایەنی کە ئەنووسێ هەستەکەی ژنێکی زۆر بەهێزە ڕوزێتەوە بنووزێتەوە لە شێوەشەکانی هەستەکەی خانمێکی زۆر بێمنەتە زۆر بێگومان کەژاڵ بێمنەترین شاعیرە لە دنیا ڕازگۆترین شاعیریشە لە دنیا هەتا وەسفیکەیتەوە نابێت تا بڵێ ناسکە ژنێکی ناسکە یەک تۆز ئەبێ بزانی لەگەڵی معاملە بکەی ئیتر ئەزانی چۆنە ژیان خۆی فەرنی تەعاملە دوجار تەکنیک و هونەری تەعاملە لەگەڵ بەرامبەرە
زۆر باشە چی پێڵی بە خات و کەژاڵ نووری ئەڵێم زۆرم خۆشە کەژاڵ گیان قوربانی تۆ بم ڕێز ئیسلاما بۆی ئینشەڵا لە دەرفەتێک ئێستا لە کوردستانە ئەوش بەسەرەکەینەوە هیوادارم ئینشەڵا خات و کەژاڵگیان پێم خۆشە بزانم کە خۆت بە ئەسڵ خەڵکی ڕانیەی و لە هەمان کاتە شاری کەرکووک کە شارێکی کوردستانیە بەڵام لەبەر ئەوەی کە زۆرترین سیراع و میلانی سیاسی لەسەری بووە نتوانراوە کە بخرێتەوە سەر جوگرافیا و بەردەوام بەلای تاکەکانەوە گرنگە لە هەر بوارێکا بێن نەک تەنها ئەوانەی کە بۆ سیاست هەوڵەدەن بۆیە من وەکو شاعیرێک وەکو تاکێکی کورد پێم خۆشە بزانم کە چیت هەیە بۆ ئەو شارە و ئایا تاوەکو ئێستا هیچ شارێکت بۆ ئەو شارە وتووە و ئەگەر وتوتە پێمان خۆشە کە گوێمان لێبێ و بخوێنیتەوە بۆمان. بەڕاستی لەلای من کەرکووک خاڵی ئەیڕەقی بیمانەوەی کووردە. بەڵێ هەروەکو زانیشمان هەموو داگیرکەرەکانی دەور و بەرمانێ و ئیقلیمی تەنانەت ئەوانەی عێراق هەمویان هەوڵی داگیرکردنی ئەو شارە دەدەن. دوای ئەوەش کە هەواڵمان جەلال سەلماندی کە کەرکووک کوردستانیە هێشتا هەر سیراعەکە لەسەر کەرکووک بەردەوامە ئاگامان لێیە کە ئائیستا لە ژێر گەورەترین هەڕەشەدایە لەلایەن دەوڵەتی تورکیاوە و تورکیا شەڕیەوە دەکا کە کەرکووک بباتەوە دوجار لەبەرەوە کەرکووک پیلانی سی بوو بۆ تورکیا ئەیوبی تەنفیس کردووە ئەوێ بگاتە تورکیا هیوادارم ئەوە نتوانێت بکاوە ئێمەش وەکو باشوور و وەکو کورد بەگشتی لە هەر چوار پارچەی کوردستان لەسەر ئەو کە قوتسی ئێمەیە دڵی ئێمەیە لەسەر ئەوە ئێمە بێدەنگ نابین و بە ئاسانی دەستی لێبەر نادەین لەبەرەوەی وەکو پێم کوتی ئەوێ داینەمۆی مانەوەی کووردە. لا يزال كركوك أو حكاياتك إما نمان خستوتا رستوا نمان خستوتا وتنوا نمان خستوتا هنروا بيمان بينا بردوا كركوك زور لو جورترا كإما تواني بيت مان تايسا تعريفي كين إلا وجودي كربوني خومانا ومن هناك جار لزور شوينا إشارة بيكردوا لزور شعراء إشارة بيكردوا باسم کردووە بەڵام ئیتر هێشتا جارێ نەخراوەتە ڕستەی کوردیەوە بەڕاستی زۆر باش کەرکووک زۆر لەوە گەورەترە زۆرم خۆشەوێ دەستە خۆش بێ خات و کەژاڵگیان ماوەی بەرنامەکە بەرەو کۆتاچە گەر بکرێ زۆر بە کورتی وەڵامم بیتەوە لە ئێستاە بڵین هەوڵێک هەیە کە بۆ تێکەڵبوون بە سیاست لە نێو ئەدەبیاتەوە لە مانکاتە چالاکوان دواتر بۆ سیاست یعنی وا هەڵبژارنی پەرلەمانی کوردستان نزیکەوێتەوە پێم وابێت کە جەنابەت خۆت کاندید کردووە و هەر لە خۆشت ئەوەشێتەوە جێگەی شانازیت چۆن بڕیارتدا کە تێکەڵ بۆ بوارەبی کە سەیرەکەی بەگشتی نیشتیمان لە ژێر هەڕەشەدایە ئیتر تۆ هەر لە خۆتەوە حەماسەتت دەجوڵێ جۆش و خرۆش ئەدەی بۆ هاتنەوە ناو یاریەکە یعنی تۆ هەست هەتا ئێستا من هەستمە کرد کە لە ئەمانە بوو ئەزمموی کوردستانی باشوور لە ئەماندایەوە من لە دەرەوە و جۆم لێ نییە و خەڵک لە ناز و نعمەتایە و ئەزمونونەکە باشەڕوە بەڵام ئیتر کە تۆ هەستەکەی هەم خەڵک خەریکە لە کۆی کایە سیاسیەکان دوورەکەوێتەوە و هەم ئینتیمای نیشتیمانی خەریکە بەرەو کاڵبوونەوە دەچێ ئیتر تۆ لە خۆتەوە هۆکارانەوات لێکە کە تۆ لە ڕۆحەوە تەرجیابیت بێگومان ئەوە من دەهێنێتەوە ئەجینا من هیچ پێویستیم بەوە نییە من ئێستا بێمەوە برادەرەکانم هاوڕەکانم پێم دەڵێن کەژاڵخان تۆ لە سەوزەڵانەکە نەهاتیەوە لە دڕکەڵانەکە بەتەمای بێی منیش دەڵم ئیتر ئێمە ئەهلی لێ قەومانین هەر کاتێ لەکوێ نیشتیمان پێویستی پێمان بێ دێینەوە بەر هەویرەکە ئەکەوینە شێلان دەست و پەنجەشمان نەرمە لەگەڵی ئێمە ئەزمونمان لە مناڵیەوە ئێمە لە کایەکە ئیشمان کردو سیاستمان کردو ئێمە کۆنە کۆمەڵە بووین و ئیتر لە هەشتاکانەوە لەگەڵ سیاست لە نەوەتەکانەوە ببوورە لەگەڵ سیاست بەرکەوتەمان هەیە و تێکەڵ بووین ئیتر ناچارین ئێمە ئەمڕۆ بینەوە بەر پرۆسەکە و داخل بینەوە ئیشەڵا هیوادارم ئەگەر سەرکەوتوو بین دارێک بخەینە سەر بەردێک بۆ نیشتیمانەکەمان ئینشاڵا سەرکەوتووە بیت و هەرچی ئامانجە هەیە بەدی دێت و عزیزی منی دڵنیاشم کە ئەنجامی باش بەدەستێن خاتو کەژاڵگیان لە کۆتاییە وەکو خانمێکی سەرکەوتو پێم خۆشە کە پەیامی خۆت بۆ خانمانی تر ئەو خانمانی کە هێشتا گەنجن هێشتا منداڵن نەوێ ئامانجێکیان هەیە بەڵام ترسی کۆمەڵێک بابەتیان هەیە کۆمەڵێک بابەتی لابەلای کۆمەڵگا چی بەو خانمانە ئەڵێی وەکو ئامۆژگاریەک لەسەر خانمانە
یەکەم خۆ ڕۆشنبیرکردن و وشیاربوونەوەیان لەگەڵ خۆیان ناسینی خۆیان دەوڵەمەندکردنی فکر و باگراوند و پاشخانی معریفی خۆیان ئەمانە وا ئەکا کە ئەمان تەسلیم بە هەنێ دیاردەی باونە بن وەکو تەجمیل و لەوانە دوور بکەونەوە وەکو ریفۆرم یعنی لە شکڵا ئەوان هەوڵ بن ریفۆرمی عقلیان بکەن خۆیان ڕۆشن بیرکەن لەبەرەوەی ماشەڵا گەنجانێکی زۆر جوان ئەمڕۆ ئەبینین لە کوردستان سەرلەقەیانە هیوادارم ئەمانە لەبەرەوەی کەژاوەی دوا ڕۆژی ئێمەیان بەدەستەوە و بتوانن کەسانێک بن کە ئاراستەی ڕاست بگرن لە بەڕێوەبردننی وڵات و ئیداراتی وڵاتە دوجار ئێمە ئەم مەشخەڵادەی نەدەست ئەوان لەبەرەوە هیوادارم ژنان لەوە وشیارتر بن کە بکەونە یاری تەجمیل و یاری تری ئەوەی کە ئێستا باوە لە دنیا کۆمەڵگە دەستە خۆش بێم زۆ خۆشحاڵ بووم لە کۆتاییە دوێتێکمان شعرێک ئامادە کردو کە پێکەوە بە دوێت بیخوێنەوە لەبەرەوەی لەگەڵ هەموو شاعیرەکە من ئەم دوێتەم ئەنجام داوە باشە بکە شعری بەس بڕۆ بە من چی ئەو هەموو دەنگە کە لە ترازانی دەرگای دوو دڵی زیاتر درزێک ناخەنە دیواری دڵی من سیرکە تۆ سرت بە ئاسۆی منەوە ناچێ من پێم بە پێڵاوی یاساکانی تۆوە لەو نێوەدا شتێک هەناسە سوار خەونی من لە ژێر دەبەنگی تۆ بەسەر کەرێتی منەوە هانکە هانک لە نێوان هەر یەکێکماندا شکۆی هەمان شەڕی دۆڕاو لە تۆدا ڕازاوە بە تەرمی درۆی گوڵگوڵ لە مندا ڕەنگڕێژ بە گوڵە متمانەی تەرمین خۆت تێک مەدا بۆ شایەک نادۆزیەوە بۆ چاندنی مینی خەونێکی تر بۆ کوێ بڕۆم ژیان بۆم بێکی تەوقیت کراوە لەبەر پێم چەپیش پێدانەنێم هەر پێمدا دەتەقێتەوە دەزانم هەموو جوڵەیەکی ڕاستیش ئەم کۆتەی کە ناوی ژیانە تەنگتر دەکاتەوە لە دەستەکانمدا ئەم ماڵەداری نەشتێک ڕایگرتووە کۆڵەکەی ژنێتی من و دیواری پیاوەتی تۆ هاکا گومان لە ئاوێنەکەوە و بێدەنگی لە پەنجەرەوە هاڕێی کرد بە سەرماندا هەرکەویستمان لە ماڵکدا کۆبینەوە سیخڕێک لە ناتەبایی مۆسادێک لە دڕدۆنگی کۆرپەیەک لە تێنەگەیشتن کەوتنە نێوان ئەوەی لە نێوانمان کەڵەکە بووە دڵکۆی بە کۆمەڵی خەونە ڕووفاتی پیرۆزی هەستە تازە دۆزی و منەتەوە تۆ لە دوای متاڵا من و ڕۆژنامەکە دەخەیتە ژێر خۆت منیش دوای خۆشویستن تۆ و ئاەتی حرفەکانت دەخەمە سەر دڵم جیاوازەکە لێرەدایە تا بێ شتێک لە نێوانمان درێژ دەبێتەوە کەڵبەی سادیەتی تۆ و خەیاڵی مازۆشیانەی من لە هاوکێشەی خەونێکی بەراوەژوودا لەگەڵ ساڵەکانی تەمان شتێک ئاوا دەبێ لە مندا ڕازگۆییەکانی تۆ و لە تۆدا ئەستێرەی بەختی من بەسەر ئەسپەدارینەکەی حکایەتێکەوە بەرەو ئەبەدیت دەستە خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵ تۆ خانمێکی بەتوانە بە ئەزمون قەڵەمێکی جوانی ئەم کۆمەڵگایی من جێگەی شانازیە کە من توانیم ئەمڕۆ خزمەتت بکەم خاتو کەژاڵ سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئەم میوانداریە لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکە قەڵغانی ڕێزلێنانمان بۆ تۆ ئامادە کردووە ئومێدەکەم کەوا بە دڵت بێ ئەمە قەڵغانی پرۆگرامی تایبەت بە پێشڕەوانە ئومێدەکەم کەوا بە دڵت بێ زۆر جوانە دەستان خۆش بێ شایانی زۆر زیاتری بێگومانە بێتە جوانترین شت لە ماڵەکەی مندا وای لێ بێتر کە من ئەگەر ماڵەکەشم تێکچێ ئەمە برم لەگەڵ خۆم زۆر جوانە زۆر زیاتر پیرۆزە بێ خاتو کەژاڵگیان یاسای کۆتایی بەرنامەکە تێنووسێکی یادەوری واتە دەفتەرێکی یادەوری دەستنووسی هەموو خانمەکان ئەنووسینەوە ئەمە بۆ ئەرشیفی پرۆگرامی پێشەوان بە تایبەتی بۆ من ئەگەڕێتەوە ئومێدەکەم سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە بێ بە شێوازی پرسیارکردن بە هەرچی جۆرێک بێت لە هەر ڕوویەکەوە بێت تێبینی و ڕەخنە و سەرنجی خۆت لە هەمان کات
کێ بە شایستە ئەزانی کە وەکو تۆ ببێتە میوان لە پرۆگرامەکە مەتوانی دەستنووسێکی خۆت لەم تێنووسەیە لەجێبی هەڵکەم فەرمە. خۆشحاڵیەوە تۆ بەردەوام بە لە نووسین و منش کۆتایی پێ باشە گیانەکەم. بەڵێ خۆشەویستانم ئازیزانم ژنانی بەتوانای کۆمەلگاکەی من ئومێ دەکەم کە بتوانین لە هەر پرۆگرامێکە لە بەسەرکردنەوەی هەر خانمێکی بە ئەزمون و بەتوانە و خاوەن و زە لە کۆمەلگاکەم بتوانین کەوا ببینە هۆشیاریەک ببینە ئاراستەکردنێک بۆ بیری تاکەکان بەگشتی و ئێوەی خانم بە تایبەتی بۆی کە بتوانن هەر وزەیەکتان هەیە بە ئازادانە بوێرانە بە بەڕاشکاوی بێنە کۆمەلگا و بتواننکەوە ئەسپی خۆتان تاودەن. ئەم جارەش بەسەرکردنەوەی خاتوو کەژاڵ بووکو سەر و شاعیر تا بەرنمەیەکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە بوارێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.